ji çendîn aliyan ve şingalê taybetmendiya xwe heye. Xelkê çiyayê şingalê bi emrê dirêj jî navdar bûn. Xanimek ji me re daxive. Eger ji yê wê bê piştrastkirin ew dê bibe bi emirtirîn mirov. Rewşa Hesen bi xwe goteme ke emrê wê çend e? Emrê me 130 sal e. Min divê tu ji me re behsê tiştê kevin bikî. Tu dibêjî ferman te dîtine, tu dibêjî tiştê berî te dîtine. جوامێر و هاو عەرەب کاتنا چێرا مەمە نەزیشتمە 10-15 فەریاد جەنە بزێر نارن جەنەمێ تێزمەت بۆ برا چێرامە نەخون وان هێژمەت کوشن و مەهێژ وان کوشنەوە چ بەدیلا چوو باشە ئەو یا چ وەختی بوو یا حافظ پاشا بوو فەریق پاشا بوو ئەو چ فەرمان بوو؟ خودێمە هەمووش بیرا کرد و هەنگلیسی بوو عوسمانی بوو ئەرێ خودێمش بیرا کرد خودێ هەبەر نایتە بیرا ئانەها چاوا بووە فەرمانە نەها سەر شنگالێ داهاتی خودێ فەرمانان هەز نزان خودێش غێر ئەزەل زکێ خانیکێ خودەوم بۆ نەم گۆڕاوە دەحەشان چزانی دەحەش چییە من نزانی راوە وێ تێمینی وێتە کوشن بۆ خودێ زشخانی تێ خۆ نایە ئەملێم گردنوس کردمە تەرم پێلێش غێرە ساتمر بێت چادرێدە دانیمە تشتێکی دی نزان خودێ مە تە فەرمانت وە نەدینە مە ئەبدەن فەرمانەکەوە کە بێ نەدیانە ئەو فەرمان جاکێ هاتە سەهەر بوو حکوومەتێ گرتە سەرمە هەنە زرامە بازدا چوونە شکەفتا هەنەکمان هەنە لێ بابێ دەفەتسین هەنە لێ بن پرشکا دەفەتسین هەنە بەربەرخکا فەتسین ئەم گەلەکێ ترسان گرنە سەرمە حکوومەتە هەجمەت گوتێ هەجیانە چ شتێک کەڤن تشتێک و بەرێ بیراتە بێت چنە ئێدوگرێ ئێشنگارێ چاوا بووی دەمی تاغێ بارێ تشتێک نەبوو دۆر پێنجی مالی بوو دۆرسی مالی مەدگۆر کۆرە سمۆقێ بوو و گوندێ ما تشتێک دەبوو نەکەرەم پێ لەگمەدی نەمە تشتێک دیێ ئەش غێرە مەخبەرە گڵسەرێ وی گری و چاوی شەب و سێ شەرتی بوون هەوە هەوکەت کردنە شەر بەرە بالغ چێت بوو برن کردنە حەسێ سیتڵکەمی بشکی وان برن بەرخەکی وانت برن بەردانمە تقەرە بالغ نەدیمت بەرەنگازر وێ درێمە ت زەحمەت نەد بچیت هاتن و چۆن هاتن و چۆناوان چاوا بوو خودێ هەسپا چوون و هاتن هەرچی ئیجازاوی بوو هەسپا خۆسوارت بوو چۆن مات ئەو دیترێکە ئیجازاوی بوو دی سوارت بوو تاتە واجبێ خۆ ئەم چوینەوان هەست بوون تشتێکی دینەبوو خودێ ڕابوون مە جەهددایێ مەکاتدا هەستێ دوان ئەش خۆڕە ئەو ژی لێ دەری بوو داکا ڕۆژ کاشمەڕە بێژە تە چەند زاڕۆ هەنە تە چەند نەڤی هەنا مالێ خودیا خودێ دان و خودێ برن خودێ نوها نەهەر مر بێ مالێدا وێ بناخێدا شبانێک بەرخاو و زەوجیژی بوو و مالا دیترێژی بێتە زەبن ئش هەردوو جا ئەبێ خودێ هەکەت باشقەبانە تزانی گوندەکەم ئاریوی خودێ ئەکەت باشقەبانە گوندەکەو مەزنێ وان کی مایە و ئەمرێوی چەندە مێسترێ 8 ساڵە و ئادیترێ 7 ساڵە باشە داکا ڕۆژ دبێژن بە فراسۆر هاتبوون وان ساڵە تێبیراتە بەرپاسۆر جارنا هات خانیە خستن گەریبم گاندێ و جارنا مەدی و جارنا مەنەدی خودێ دە ساڵت چرۆ هاتن یەکەش مێژە و یەکە ئەنیزیکە وێ خودێ ئەوژی بیرام مە دۆ ساڵە تلوێ کەون البارێ گوندێوا چ تێبیراتە تشتێک کەڤنێوی چەند مال هەبوون چەند عەشیر هەبوون نا ئەو تش نەبوو ئەبدە نا
نەگوندەکە سەردەشتێ هەبوو نابانیەکە و بەس ئەی بارایە پۆرە سموقێەوە و نەگەڵە مال و خەڵکی دەعیب بوو مال هەندێک بوون خواردنەوە چاوا بوو ئەو خەردەل بوو کەرەنگ بوون تۆلک بوو و گەورایە پێزەزا بوو چارسد بەز هەبوو فرۆ و شیر و ماست و زاری تێم بوو ئەما زاری پایکردن و هەریەکە دۆشتێک تلی نان هەوە تتکاری ڕابی کارێکیش خۆرە بکی هاتن و چەنەتە چاوایە خودێ خێری کابدارێ خۆ ئەز چم هەتاب دەرێ چادرێ ئەستێمە بێ دەرێ سەر جلێت خوا هێری هێری و خودێ ماک دەستێم بگرن زارۆ خودێ چابەکژێن و چوو وێ خودێ ئێدی درێژی ئەقەز نەکەت مامەپان چاترا و حالێم خەرا نەبووە پالێم وێ 10 ساڵە دی قەدانبانە ئەوژی چۆ هەما پچە ڕۆنە کەزت بینووە ڕەش ئەم بیتکن ئەمرێتە گەڵ کێ درێژ بە